جارێ سەرەتا پێم خۆشەوەی برێم ئەو ئۆپەراسیۆنانەی تورکیا دەیکا یان ئەو هێرشانەی تورکیا دەیکا جار بەجار نینە کاتی نینە ئەوە لە ناو پلانێکی زۆر درێژی تورکیایە کە هەدەفەکەیان داگیرکردنی باشووری کوردستانە و لکاندنیتی بە تورکیا و نەهێشتنی ئەو ئەزمونەی هەیتمان لێرانە خراپ باش مەبەستیان ئەوەیە و بە ئاشکراش لە ڕاگەیاندەکانی ڕایان گەیاندیە لە قسەکانیان ڕایە گەیاندیە و ئێرە بە بەشێک لە وڵاتی خۆیان دەزان و دیانێت داگیری بکەن لێرانە مەسەلەکەەوە نیە هێرشێکی بکاتنەوە چی بکات زۆر زاران تەبریری لاواز دێنەوە بە تەبریری بوونی پەکەکە یان نازەم چ دومیش دیارە لە دوونێەوە شتێکی لەو بابەتەی بۆ لە دوونێ بەیانیانەوە هەر لە درێژەدانی هێرشەکانیان هێرشێکی دیکەیان کردی لە بۆ ئەو منتخانەی بە تایبەتی ئەترافی گارە و هەتا نزیک دەکەوتەوە لە ئاکرێژەوە لە سنووری نێودوڵەتی تورکیا زۆر دوورە هیچ پەیوەندێکی بە سنووری نێودوڵەتی تورکیان نییە تەنها ئەوە مالوودە سلمێنی کە ئەوە جێبەجێکردنی مەرامەکانی خۆیتیان ئەمە وەکو کەنەکە لە مێژە هەستمان بەوەی کردی و لە مێژی شەکارمان لەسەری کردی و لە مێژی هەوڵماندایە هەموو چین و توێژەکانی کوردستان بە مەبەستم باشووری کوردستان ببینین و قسەمان لەگەریان کردی و هەمویانمان هینایەتە سەرخەت ئەخیر وەفدی کەنەکەی دوو مانگ لەوە پێش لێرە بوو هەموو حیزبەکانمان بینی لە هەمویان کۆدەنگ بوون هەمویان هاوڕابوون لەسەر ئەو قسانەی ئێستا ئەمنکردم بەڵێەوە دەست درێژیە و داگیرکاریە و هیچی دینیە و پێویستە لەسەر هەموو خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکانیەوە حیزبەکان کەسایەتی ڕۆشنبیر نووسەران شاعران پیا و ماقولان ڕێز عەشیرەتەکان هەر تاکەچی کورد بێنە دەنگە لەو مەسلەی چونکە ئەوە خەتەرەکەی زۆر گەورەترە لە مەسلەی شەڕی بینی شەڕەشی ناوخۆی بینی پەکەکە و تورکیا لە هەوڵەکانمان ئێستاش ئەوە دوونێ دانیشتنێکی سەرپێیمان کرد لێرانە نیازی شتێکی واما هەبوو دیسانەکە دەست بە تەحەڕوکات بکەینەوە لە ئەوەی بچین حیزبەکان ببینینیان بە تەلەفۆنیان بە قسەکردن لەوەی هەڵوێستی دیاریکراویان لەو مەسلەی هەبی ئێستا مۆزوعەکان لەوە تێپەڕیا ئیدانە دەکەین تێپەڕێ لەوەی برێن ئیدانە دەکەین یان ئەوە کارێکی باش نییە یان ئەوە کارێکی ئەوەیە ئێستا پێویستە لەسەر هەمومان هەوڵی جددی هەبیتن بەداخەوە هەتا ئێستا ئەوەی ئەمە هەوڵماندایە تەنها لایەنی سەرەکی بابرین ئەو شوێنانی کە هێرشەکانیان دەکرێت سەری کە پارتی دیموکراتی کوردستانە بەدەنگمانەوە نەهاتین دو ساڵ دەبی و مەداوایان لێ دەکەین بابێن ئەو شتانە دەگەر یەکتری دابنیشین ئێمە وەکو کەنەکە ئامادەی نێوەنگیریمان هەیە لە نێوان هەر لایەنێک بە تایبەتی کە پەکەکە و پارتی لە منتیقەینا برادرانی پەکەکە وەڵامیان داینەوە و دەستخۆشیان لێ دەکەین و سوپاسی هەموو لایەنەکان کەش دەکەین و ئێستاش هەمان چش داوا لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و خودی کاک مەسعود بارزانی دەکەین بێتە دەنگ لەو مەسلەی چونکەمەوە مەسلەی گەورەیە و مەسلەی چارەنووس سازە ئێمە وەک کەنەکە پێمە وایە سەرکردایەتی کوردستان مەفروض وایە خۆی وڵاتی خۆی بەڕێوە ببە خۆی سەرپەرشتی وڵاتی خۆی بکە نەک بچی مەجال بە تورکیا بدا بێت تورکیا ئێرە داگیرکە و ئەو لێرانە بێ وەکو کارمەندێکی تورکیا کە باشکرا تورکەکان نیان شاریتەوە بە سەرکردایەتی کوردستان دەرێن ئیدارەی باکوور بۆ ئێوە ئیدارە بەڕێوە دەبن بۆ نایەن بۆ خۆتان خاوەنی وڵاتی خۆتان بن و هەموو خەڵکی کوردستانیش لە پشت ئەو پەیامەیە هەر کەسێک ئامادەبی هەر هیچ بەگ ئامادەبی هەر سەرکردێک ئامادەبی بۆ شێوە بێتە مەیدانێ هەموو خەڵکی کوردستان لە پشتیتی و لەگەر ئەوەی داوامان وەکو کەنەکە تەنانەت لە حکوومەتی عێراقیشە چونکە ئەو بەپێی هەموو قانونەك بەشەکە لە عێراق سیادی عێراقیان پێشێل کردی ئەوان بێنە دەنگ بە تایبەتی نوێنەرە کوردەکانمان لە بەغدایە بە سەرۆکاتی کۆمار و بە ئەو کەسانەی دیکە لەوێنە ئەوان بێنە دەنگ و لە ڕێگەی خۆیان بابرێن لینکەکانی خۆیان لەگەر ئەمریکا لەگەر ئەوانە بێن چونکە ئەوە مەسەلەی خەتەرە بێجگەلەوەی خەتەرێکی زۆر گەورە لەسەر خەڵکی کوردستان هەیە و دەتانم برێم یان دەتانین برین ئەگەر ئەو پلانەی تورکیا کە ئامادەکاری لە بۆ کردی هەر لە پاش ئینتیفازەی ڕا هەتا ئێستا پێ هاتیتە پێش بێ و سەر بگریتن شتێک نامینێ بە ناوی کورد شتێک نامینێ بە ناوی کوردستان پێویستە لەسەر هێزی عێراقی هێز عێراقیەکان چ حیزبەکان چ حکوومەت چ هێزە چەکدارەکانیان چ حەشدی شعبی چ نازانم هەرچی هێزەکەیە تەنانەت لە کوردستان هەر هێزێکی لێرە هەیە پێشمەرگا زێرەڤانی یادۆواوە هەموو ئەوانە لەو مەسلەی بێنە دەنگ دەنا مەسلەکە گەورەیە و ئەو وەزعی بەدەست هاتی بەخینی هەزاران و زیاتر لە هەزاران شەهید ئەو فرسەتەی لۆمان دروست بووە ئەوە لە دەست دەچیتن و ئەمە لێرە لەو وەزعانە دەبینین لەو شەڕ و شۆڕانەی دەبینین کە بەرامبەر ئەو ئۆپەراسیۆنانەی بەگشتی تورکیا کردیتی چەند ساڕە کردیتی تاکە هێزی لە بەرامبەریان خۆڕاگر بی و
توانی بی خوتەکانی تورکیا فەشەل ببینیتەوە هێزیگەری لە هەیە دەستخۆشیان لێ دەکەن کارێکی نەتەوەی خۆیان کارێکی نیشتیمان پەروەری خۆیان دەکەن تاکە هێزە ئەو بوویتە بەربەز لەبەر تورکیا نەتوانی پلانەکانی لە باشووریش جێبەجێ بکە بەرامبەریان ڕاوستای و ئێستاش دەستخۆشیان لێ دەکەن بە پێویستە لەسەر هەموو لایەنەکانی دیکەش هەر کەس بتوانای خۆی هەر کەس بە چەند دەتوانی پاڵپشتیان لێ بکاتن لەبەرەوەی شتەکە هەمومان تێدا زەرمەندە بیتن و بە دەرەجەی ئەساسی شتێک نامینێ بە ناوی کورد پێویستە هەمومان هەوڵ دێن ئەو مەرامەی تورکیای داگیر کرد بە تایبەتی مەرامی ئەکەپە و مەهەپە لە ناو سەرکردایەتی تورکیا پوچەڵ پێبینە و فەشەلی بینە و لەسەر هەموو خەڵکانی کۆمەلگای مەدەنیش تاچی کورد پێویستە هەڵوێستی جددی هەبی لەو ڕۆژەی چونکە ئێستا مەسەلەکە گەیشتە ترۆپچی ئەوە هاتە گارەی کە چەند کیلۆمەتر لە سنووری تورکیا دوورە تەنانەت دوونی بە پێ ئەخبارەکان بیسم لە هەندێک گوندەکانی نێزیکا کرێش هێزی تورکیا هاتیە پێویستە بەڕاستی بەزیدی بینە مەدان هەموو حزبەکانی باشووری کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی کە ئەوانی سەدەسەڵاتداری کوردستان و زۆر بە تایبەت تریش سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان و جەنابی کاک مەسعودی بێن هەڵوێستی کوردانە نیشتیمانیانە هەڵوێستی وڵات پارێزانە بنوێن و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئێمەش وەک کەنەکە ئامادەین لە پشتیانین و هەرچی لەتوانامەندابی لەگەریان بکەین